چی دەکا؟ وەڵا هەر شتێک کە پێویست نەبی کا دەیکا بۆ خۆ تێدەکا و دەخواتەوە. تۆش ڕێگەی دەدەی؟ بە دوای بەفردا دەگەڕێم لە مەتبەخ نییە. ئەرێ تۆ زۆرە پیاوێکی؟ بە گەرمی بیخواتەوە؟ بۆچی خواردنەوەی پێ دەدەی؟ بۆچی هانی دەدەی؟ ئەرێ بۆ هاوار دەکەی؟ کوێری؟ بۆچی خۆت لە جێلی دەدەی؟ بۆچی شتێک ناڵی دەترسی؟ جوەرە تۆ حاڵی باوکم نبینی؟ بۆچی شتێک ناکەی؟ ئازاد دەیبینم گیانەکەم باشیش دەیبینم جێلیش نیم ئەوەش دەبینم کە دەستەکانی باوکت دەلەرزن دەزانم تۆش ناتوانێت هیچ بکەی ئەوەش دەبینم وەرە بیگرە ئەوەش دەبینم دەیبینین من دەبەنگ نیم بەڵام ئەوە کاری من نییە خەمی من نییە ئەوە خەمی تۆیە خۆ من نازانم ببمە ڕۆڵی باوکم لێ نازانم پێویستە چی بکەم نازانم پێویستە چی بڵێم تا ئێستاش باش دەڕۆی لەسەری بەردەوام بە منیشەیە دەستەکانم بەڕۆنە جارجار با تۆش بخێنە ژێر ئۆتۆمبیلە ها نا من باس حەز دەکەم لێی خوڕم مەبەستم ئەوەیە کار بکەی با کەمێ دەستەکانت پیس دیار بێ کام شتێک تەوا بوو چی دەکەی جەنگیز کە هەموو شتێک تەواو بوو دەزانی چی دەکەم ئەزەل کە هەموو شتێک تەواو بوو دەگەڕێیتەوە سەر قومار نا دەگەڕێمەوە لای خێزانە دواتریش جان کوڕەکەم دەهێنمەوە گوی یەکسەر ئێرە جێ دێڵم دەم خۆش جەنگیز دەمێک و بیرم لێ کردبەوە دەبێت کەی ڕوراستەکەی خۆتم پیشام دەی خۆت لە جێلی مەدا وات پیشاندا متمانم پێ دەکەی ئێستا چی بوو لە ناکاو چاوت کرایەوە بۆ پیاماوە لە دنیا تۆ بناسێ متمانت پێ بکە کەنعان لەوانەیە ئەوەندە پیاوێکی عەقڵی چۆن تێناگەی کوڕم من دەمەوێت کەنعان بڕوخێنم دەمەوێت دووبارە بیتەوە عومەر دەمەوێت بە ڕێگایەک سەرت بەرزکەمەوە تا لێم خۆش بی عومەر بێیان ئەزار بێ وا دەکەم بڵێ لێت خۆش بووم ئەسڵەن دەمەوێت هەموو شتێک لە لای من بێ هەتیوی دەبەم تۆ یەکەم کەسی خێزانەکەمی خراپم بەهێزیشم من جەنگیزم تۆش هەر عومەری وەک جاران من جەنگیز تۆش عومەر تا مردن جەنگیز عومەر هەروها ئەیشان ئێوایە کە هەموو شتێک تەواو بوو ئەو عەلیەی پەشیمانە زوڵم لێکراوە دووبارە خلیسک دەگرێت تەنها ئەو سێمان لەسەر پێدەمێنینەوە بەڕای تۆ کە هەموو شتێک تەواو بوو ئەیشانم لە بەرامبەر خۆم دیت چی دەکەم چی دەکەی کوڕە ئەزال چارەنووسی ئێمە دیارە ئێمە بۆ کردنی یەک یاری نەهاتوونێتە دنیاوە دووبارە هەموو شتێک دەکەیتەوە ئەوەی پێویست بکە هەروەها مەسەلەی جانیش لە گۆڕەیە بێگومان ئەو بەشی تۆشی تێدایە بە تەواوی بێڵە جەنگیز ئەو شتێک کاتی خۆی لێم کردی کاتێ هەموو شتێک تەواو بوو ئەگەر پێویستکە پێویستیش دەکا بێت چاون و خاندن دووبارە دەیکەمەوە بە تەواوی بێڵە چی دەکەی ئەو گۆڕە هەیە کە هەموو شتێک تەواو بوو بۆ بردننی ئەیشان و جان ئەو جارە بە دەستەکانی خۆم ئەزەل دەخەمە ناو گۆڕەکەی عومەرەوە جوانە زۆر جوانە چونکە کە هەموو شتێک تەوا بوو جەنگیزی برام
ئەگەر پێویست بکە بەڵێ پێویستی ژەکە بۆ گەڕاندنەوەی خێزانەکەم ئەو جارە من بێ چاون و قاندن هەروەها بەتام و چێژەوە براکەم. ئەمە چییە؟ دووبارە نووسراوم پێ دەدەی؟ لەبەر دەرگا دۆزیمەوە. ئەیشان داوام لێ دەکا ئەوراقی تەلاقدانی بۆ ئامادە بکەم. تەلاقم دەدا. بەڵێ هیچت دەستکەوت؟ هێشتا لێرەم. وەرە تۆ متمانت بە کەسێک نەبێ و لای خۆشت بەندیکەی؟ لەبەر ئەوەیە لێرەی جەنگیز، لەبەر ئەوەی پیسی ویست متمانم پێت نییە بۆیە لێرەی. ئەو پیسایەتی و ویست و گرەیی تۆ دڵنیام کە ئەم شتانە دەتوان کەنعان بیرکان بە عەرز دادەن. بۆیە لێرەی جەنگیز. چوار ساڵە پاسەوانەکە لەوەیە. 4 ساڵە هەمان ستاف یاری دەکەن. ناو کەنعان دەچێت. 2 مانگ لەمە و بەریەکێ لە یاریزانەکان لەگەڵ کەنعان کەوتوت لە مەخاڵەیەوە و توێتی ئەمە ناحەقیە ئەمە ناحەقیە و ڕۆیشتووە لەم پیاوم کۆڵیەوە. کەی پێشکەمێک لە قاوەخانەیەکی ئەنتەرنێتی گەڕەکەکەمان. بوڕاک بوڵۆک 2 مانگ لەمە و بەربەشداری تەندەرێکی کانزایی کردووە. بردوێتیەوە. دواتر دەستی کێشاوەتەوە. ئەوەی لەجێ ئەو بردوێتەوە کارگەی کانزای بیرکان. یەکێکە لەو دێوە زمانەی ڕقی لە کەنعان دەبێتەوە. بۆ کارەکەمان دەست دەدا؟ بەیانی تێدەگەین. ئەگەر کەسیش دانی پێدانەنێ هەر کەسە و لە لێوارەکی هەڵەکەدایە، هەر کەسە و لە لایەکی تەلەکەدا دەوەستێ. ئەگەر هیچ کەس نەتوانێت بۆ ئەو بەرژ بپەڕێتەوە ئەوە هەر کەسە و چاوەڕێ دەکات تا ئەوانی ئەو بەربانجی دەکەن. بیرە پێشخەوتن غازە دروست دەکات. بەڵام تا شتێک بە شتێک دەبێ بابی خۆینەوە. ئەرە دەدەستەکانت بشۆ بۆ خاتری خوا. باوکە وا دێمەلات. مەیەکشم من پاڵ دەکەم بەیانی قسە دەکەین. ئەو شتە چییە ناوتە ها؟ ئەوە چییە؟ ئەمە فرێدە خوا هیچین باوکە چاوەڕێمە. وتم فرێدە نابێ ئەم شتە بێتە ئەو ژوورەی من. باوکە من لە لاتم. کچم نامەوێ من پەککەوتە نیم. هەرگیز نایەڵم بەڕامیز قەرە ئیسکی کەسێک بڵێ پەککەوتە. کاتەکانت عەرز ناگرێ باوکە. دەگرێ پێشکەمێک ڕۆشتم دەڕۆم. سیرکە بەهۆی ئەو چەقۆی سەکیز لێدای یەشێ لەو دەمارانە ئاسەکانی بەربڕی پشت ئەوەی لە بەربڕی پشت دێتە دەرێ خراپ زەبری بەرکەوتۆ خوێنیشی وەسپاوە لەگەڵ دکتۆرەکان قسەم کرد. دکتۆرەکان لە هیچ شتێتە ناگەن. من تا ئێستا زۆرم بڕیوە من نادۆڕێم. دەدۆڕای باوکە خەریک بوو هەرێز بێنی سەکیز توی دەکوژ ئەزە ڕزگاری کردی. کێ ئەمەی وتووە ها؟ کێ وتوویەتی؟ دەڕۆم بەهێز دەبمەوە. نایەڵم وام لێبێ بەڕامیز قەرەیسکی بڵێن پەککەوتوو. کەوایە بڕۆ باوکە هەستەوە گەر دەتوانی بڕۆ 1 متر بڕۆ. دەڕۆم.
دەڕۆم دەڕۆم ناوەکەم هیچی لێ نەکردومە دڵی نایە هیچم لێ بکە لە گەورەترین ترسی تۆ تەنها پێشەیەکی بچووکی بەر دەرگا لێکمەنجێ ئاکاتەوە بەڵام دەبێت تۆ پشت لەو دەرگایە بکەیت چونکە پەڕینەوە بۆ ئەوێ مانای دەمپیانە بەوەی تۆکەی دەبڕۆ دەبڕۆ کار بکەن دەڵێ کار بکەن سەیرم مەکە کچم ئەوە ڕامیز قەرەیسکی نییە سەیرم مەکە سەیرم مەکە